جا باسی ئەم بابەتەمان کرد بۆ لەسەر هەڵم بابەتەش تاوەرێک لەگەڵ میوانەکەمان ڕێک نەخین با باسێکی مافی ژنام بکەین و هەروەها ئەمڕۆ با بزانین لە لای خۆمان چی کراوە هەر بۆیە خاتوو سەیوان ڕۆستەم چالاکوان لە بواری مافی ژنان لە لامان ئامادەیە داواکەین لە سەیوان خان فەرمووەتە لامان. سەیوان خان فەرموو. سڵاوە لێبێ سەیوان خانگیان بەخێر بێت باشی بەڕێزت سەر چاپ بەخێر بێت فەرموو. ماندوونە بن بەو هەموو هەوڵە جوانە داوتانە هەتاکو ئێستا بۆ ژنان و کچان لە کوردستان سەیوان خان هەر بابینە لای بەڕێزت بە ئەوەی کە لە ئەم ڕۆژەیە بەڕێزت پێمان بڵێ چۆن پیرۆزبایی خۆت لە ژنانەکەی چۆن باسی ژنانی کورد ئەەکەی فەرمۆ. دەستان خۆش بێ بۆ ئەم بەرنمەیە سەرەتا 8 مارت پیرۆزەکەم لە هەموو ژنانی جیهان بەگشتی و ژنانی کوردستان بە تایبەتی دیارە یادی 8 مارس یادی ڕاپەڕینێکی پیرۆزە کە لەو کاتەوە کە ڕووی داوە هەتا ئمڕۆ هەر بەردەوامە و هەموو ساڵێکیش یادی ئەکرێتەوە و جەخت دەکرێتەوە لەسەر ئەو داواکاریانە و ئەو نابەرابەریە کە لە نێوانی تاکەکانی کۆمەڵە هەیە بە ژن و پیاوەوە بۆیە 8 مارس ڕۆژێکی زۆر تایبەتە هەرچەند بەنسبەت ڕێکخراوەکان و بەنسبەت ئێمەوە هەموو ڕۆژێک 8 مارسە هەموو ڕۆژێک لە هەوڵین بۆ دابینکردن و بە هەوڵدان بۆ بەرەو پێشچوونی ڕەوشی ژنان بەڵام 8 مارس تایبەتمەندی خۆی هەیە ئەوەیە کە کۆدەنگی ژنانی جیهانە لە یەک کاتە هەمووی جەختەکاتەوە لە یەک کاتە لە هەموو جیهانە کە ئەبێت ژنان و پیاوان یەکسان بن ئەبێت یەکسانی کۆمەڵ پارێزراو بێت ئەبێت مافی تاکەکانی کۆمەڵ بەبێ جیاوازی وەک یەک پارێزراو بێت. سەیوان خان ئەمڕۆ بە بۆنەی ڕۆژی جیهانی ژنانەوە لە تەواوی دنیادا چالاکی جۆرا و جۆر ئەنجامەدرێ و ئەمڕۆ لە شاری سلێمانی دوو چالاکی گرنگ ئەنجامەدرێت یەکیان کاتژمێردەیە کە بە شێوەی کە ڕاستەوخۆیمە لە پرۆگرامی ڕۆژێکی نوێ ئەیگۆزینەوە و ئەوەی دیکەیان چالاکیەکەی دیکەیان ئەکەوێتە دوانیۆڕۆ ئەگەر زانیاریمان بیتە سەبارەت بە چالاکیەکان. وڵات بەڕاستی چالاکی زۆرە خۆشبەختانە زۆر لە هەموو شوێنێک ئەم یادە بەرز ڕائەگیرێت لە هەموو جیهانیشا و لە کوردستانیشا هەرچەند ئێمڕۆ بەهۆی ئەوە کە ڕۆژی هەینیە تۆزێک لەوانەیە خەڵک زۆر بواری نەبێ کە بێت بۆ ئەو چالاکیانە بەڵام کۆمەڵە چالاکی هەیە وەکو یەکێتی ژنان هەمیشە ئێمە بەردەوامی لەم ڕۆژە جەخت بکەینەوە لەسەر داواکاری و لەسەر کارەکانمان و زۆر چالاکی هەیە لە شوێنەکانی دەرەوەی شاری شوکو و لقەکانمان لە شار و شارۆچکەکانە کە کۆمەڵێ مەراسیم و کۆمەڵی ڕێز لێنان لە ژنی بەتوانە و ئەو جۆرەشتانە هەیە لەناو لە سلێمانیشا ئیمڕۆ و یەکێتی ژنان پیشەنگایەکمان هەیە کە بەرهەمی شێوەکاری کۆمەڵێک هونەرمەندی ژنن کە هەست و نستی خۆیان لە تابلۆکانیانە دەرەبڕن و بە بۆنەی 8 مارسەوە نمایشی ئەەکەن دوای ئەوەش کۆمەڵێ گروپێک دروست بووە بە تایبەتی بۆ بەرز ناوی گروپەکە بەرزڕاگررتنی یادی 8 مارتە کە لە کۆمەڵێک ڕێکخرا و کەسایەتی و دەستگای میدیایی و کەسانی ئازادی خواز لە ژن و پیاو پێکاتووە ئەمانیش کار ئەکەن بۆ ئەوەی کە خۆپیشاندانێکی هێمنانە گردبوونەوەیەکی هێمنانە بکەن بۆ دەرخستنی مافەکانی ژنان و جەختکردنەوە لەسەر داواکاری ژنان لە کوردستاندا. جا ئەمڕۆ ئەبێت لە شار و ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستان چالاکی جیاواز بەڕێوە بچێت بەڵام بۆ نمونە هەر لە شاری سلێمانی ئێمە لە بەرنامەکەی خۆمانە میواندارەتی بە ڕێزانێکمان کرد لە ڕێکخراوێک ئەمان هەوڵیان داوە لە ڕووی پزیشکیەوە بەیانی و دوو بەیانی وا بکەن کە داشکاندن بۆ خاتوونەکان بکرێت ئەگەر سەردانی هەر پزیشکێکیان کرد ئەمان یان بێ بەرامبەر یان بە تێچوویەکی کەمتر بتوانن با بڵێن خزمەت گوزاری پزیشکیەکانیان بۆ دابین بکرێت بۆ ئەوەی کە خاتوونەکان لەم بوارە ئیتر پشتگوێی نەخەن بابەتی تەندروستی خۆیان. جا ئێستا سەیوان خان بابێنە سەر ئەوەی کە بە شێوەیەکی گشتی ئەگەر کۆمەڵگایەک بیری لە ڕەگەز نەکردەوە کە ئەبێت بۆ نمونە ڕەگەزێک باڵا دەست بێت و هەوڵیدا بۆ دروستکردنی یەکسانیەک لە مافەکانیانە
ئەم کۆمەلگایە بەڕێزت بەپێی ئەوەی کە خۆت ماشەڵڵا خاتوونێکی چالاکیت هەوڵی زۆرت هەبووە لە ماوەی ساڵانی خزمەتی خۆتە لا دوایە چۆن وا ئەکات بەرەو پێشترەوە بچێت. دیارە نەوێشتنی جیاوازی لە نێوان تاکەکانی کۆمەڵە کاریگەری زۆر زۆری هەیە لەسەر پێشکەوتنی کۆمەڵ. ناکرێت کە تۆ لە کۆمەڵێکە لایەنێکی ئیفلیج بێ هەندێکی ئیفلیج بێت و هەندێکی زۆر کارا بێت. بۆیە ئەگەر هەردوو ڕەگەز بەیەکەوە هەوڵ بدەن ئەو کۆمەلگایەکی پێشکەوتوو ئەبێت و دوور ئەبێت لە هەموو جۆرە جیاوازیەک و تونند و تیژێک لە هەموو وتەیەکی وەرزی شاوتراوە کە ڕادەی پێشکەوتنی کۆمەڵ کە هیفەی لە سوفە مەزنەکانی پێشوە و جەختی لەسەرەکرێتەوە ڕادەی پێشکەوتنی کۆمەڵ بەندە بە پێشکەوتنی ژنانەوە کەواتە ئەو ژنانن هەر لە یەکەم خوێندنگەی ماڵەوە پەروەردەی ماڵەوە کە بتوانن ئەو یەکسانیەک پەروەردەیەکی یەکسان دروست بکەن بۆ کۆمەڵ بۆ ئەوەی مرۆڤەکان بە پیا و بەژنەوە هیچی جیاوازی نەبێت لە ئەرک و مافدا لە ئەرک و مافیانە جیاوازیان نەبێت ئەو هەلەی ئەرخسێ بۆ تاکێک بۆ هەردوو تاکەکە بە یەک شێوە بڕەخسێت و جیاوازی نەکرێت لە نێوانیانە لە هەموو بوارێکدا چ بواری کۆمەڵایەتی بێ خوێندن بێ پەروەردە بێکار بێ هەرچی بوارێکی تر بێت. بەڵێ سەیواخان لە ئێستادا ئەو یەکسانیە ئەبینرێت لە نێوان ژن و پیاودا لە کۆمەڵگەی کوردیدا زۆر هەنگاونراوە زۆر چالاکی کراوە بووە بەردەوام کار لەسەرەوە کرێتەوە هاوسەنگێ بپارێزرێت بەڕێستان وەک چالاک لە بواری مافەکانی ژنان ئەو هاوسەنگی ئەبینن؟ خۆی ئەو هاوسەنگی ڕێژەیە نەکرد لە کوردستانە لە هەموو جیهاندا لە هەموو جیهاندا بەڕاستی ڕێژەیە و بە شێوە بە کۆمەلگاکانیش ئەگۆڕێت لە کۆمەڵێک و بۆ کۆمەڵێکی تر جیاوازی هەیە لە ئێستادا ئەتوانین بڵین دوولایەنەیە زۆر بەرەو پێشی چۆ لە لایەکی ترۆ هەندێ پاشەکشێشەیە لە مەسلە لە بواری بەدەستێنانی مافەکانی ژنانە بەڵام بە هەموو شێوەیەک ئەگەر ئێمە سەرنج بی لە کوردستانە هەرچەند لەگەڵ ئەو هەموو ئاستەنگیانە ژنان توانیویانە بە هەوڵی خۆیان کۆمەڵێک دەستکەوتی باش بەدەست بێنن توانیویانە هەندێک گۆڕانکاری لە یاساکانە بکەن توانیویانە دەنگ هەڵبڕن توانیویانە کە خۆیان بسەلمێنن کە هەن ژنە لە کوردستانی لە هەرێمی کوردستان لە پارچەکانی تری لە بەشەکانی تری کوردستانیش ئەگەر سیر بکەیت بەڕاستی ڕۆڵی گرنگیان هەیە لە بەڕەنگاربوونەوەی هەموو جۆرە فکرێکی کۆنەخوازی و دژە مرۆڤایەتی ئەمە بۆ خۆی مێژوویەکی جوانە کە ژنی کوردایەتی لە کۆنیشدا ئێمەگەر بگەڕێنەوە بۆ مێژووی ژنی کورد ئەبینی زۆر ژنانی سەرکەوتوو هەبووە لەگەڵ ئەو هەموو بربەستەی کە لە بەردەمیانە بۆ ژنانی زۆر سەرکەوتوو هەبووە کە توانیویانە خۆیان و پێگەی خۆیان بسەڵمێنن و ڕۆڵی گرنگیان هەبێ لە بەڕێوەبردننی وڵاتە لە بەرەو پێشبردننی وڵات لە پەروەردەی وڵاتە ئەمانە هەمووی خۆشحاڵێ بەڵام ژنی کوردیش وەکو هەموو ژنانی هەموو جیهان بەدەر نییە لەو هەموو بێدادی و نابەرابەریەی کە لە کەلتورێکی مێژووییوە بنچینەیەکی مێژوویی هەیە ئەو تێکەڵاوی کەلتور بووە ئەو بێبەرامبەریە و کە ئەوەی کە هەست بکەن کە توانای ژنان ئەو توانایە نییە کە بتوانێت لە هەموو کایەکە بەشدار بێت. باشە جا هەندێک جار لەگەڵ ئەوەی کە ئەبێت لە ڕووی یاساییەوە لە ئاستێکی باڵای هەڵ بدرێت بۆ دابینکردنی ئەم یەکسانیە بەڵام خودی خاتونەکانش سەیوانخان گرنگە متمانیان بە خۆیان هەبێت و ئەو متمانەیە کاتێک ئەمان بە خۆیان هەبوو زۆر جار ئاسانتر ئەتوانن خۆیان بسەلمێن. ئەم متمانەیە هەندێک جار ئەبینین بەداخەوە ئێستا پەروەردە بێت بە حکمی پێدانی پێگەکان بێت ئەمانێت تا ڕادێک لەناو ژنانە کاڵۆ کردە بەڕێی جەناب چۆن نەکرێت ئەم متمانە بەخۆیە لەناو ژنانە بەهێزتر بکرێت. بەڕاستی گرنگترین کارێکە بۆ بەدەستێنانی ماف و ئازادی ژنان کاری ژن خۆیەتی خۆی ئەبێ هوشیار بێت و خۆی ئەبێ بتوانێت باوەڕی بە توانای خۆی هەبێ باوەڕی بە خودی خۆی هەبێت کە ئەتوانێت
ئەویش ئەتوانێت ئەو کارانە بکە بەرامبەر ئەو بربەستانە هەنگاو بنێ خۆی بە لاواز و بە کەمتر نەزانێت ئەمە بیر و باوەڕێکی زۆر گرنگە کە ژنان خۆیان هەبێت بۆ ئەمەش گرنگە یعنی لە ئێستادا و لە هەموو کاتێکە ڕۆڵی میدیاکان ڕۆڵی ڕێکخراوەکان زۆر کاراتر بێ بۆ ئەوەی ژنان ئەو بربەستە بشکێنن ئەو بێدەنگیە بشکێنن و بێنە ناو کایی ژیان و کایە هەموو کایە کۆمەڵایەتیەکانی ژیانەوە و خۆیان بسەڵمێنن نەک پێیان بدرێت خۆیان وەریگرن ئەو ئازادیە و ئەو مافە بە توانای خۆیان و بە لێهاتووی خۆیان وەریگرن نەک وەکو کارێکی وەکو بوارێکی سەردەمیانە یا وەکو بەخشین پیان بدرێت بۆیە ئەمە زۆر گرنگە بەڕاستی کە ژنان خۆیان بەدەستهێنەری ئەو ماف و ئازادیانەیان بن لەگەڵ کەسانی ئازادی خوازی تر و تاکەکانی تری هەموو کۆمەڵ و پەروەردە و هەموو دەستگا فەرمی و ڕسمی و ناڕسمیەکان کە ئەوانیش هاوکار بن بۆ ئەوەی ئەو مافانە بسەڵمێنرێت لە ناو کۆمەڵە بەگشتی هەوڵدانەکان چۆن هەڵەسەنگێنی هەوڵدانەکانی ژنی کورد چۆن هەڵەسەنگێنی بۆ بەدەستێنان بۆ وەرگرتنی ئەو مافەی کە مافی خۆیانە لەگەڵ ئەو هەموو بربەستەی کە لە بەردەوام لە مێژووەوە هەتاوەکو ئێستا لە بەردەم ژنی کووردا بووە ژنی کورتوانیوێتی هەنگاو بنێت کە ئێستا ئەبینی لە هەموو شوێنێکی جیهانە لەوانەیە باسی ژنی کورد بکرێت ژنی کورد بووەتە ینی سیمبولێک لە هەموو بەشەکانە لە هەموو شوێنەکانە و لە هەموو جیهانە ئێستا باسی بە توانایی و لێهاتووی ژنی کورد ئەکەن دیارە خۆ ژنی ئێرەشەر لە مێژووە لەگەڵ ئەو هەموو لە سەردەمی ڕژێمەوە هەتاوەکو ئێستا کە چەند هەتا دوای ڕاپەڕینیش کە چەند بربەست بەرامبەری ژنان بۆ بەڵام ژنان هاتوونەتە کایەکە و توانیوانە کە ببن هەر بۆ خۆی خودی ئەم بۆنانی کە ئەکرێت و ئەمانە دیارە کە ژنان بێدەنگ نین لە ماف و ئازادیەکانیان لەگەڵ ئەوەی ئیسا سەر هەڵدانەوەی هەندێ بیری تونندڕەوی یا هەندێ مەسلەی ترکە لەوانەیە لە هەوڵ بدات بۆ ئەوەی کە ژنان جارێکی تر بگەڕێنەوە ماڵەوە بەڵام ئیسا سیرەکەی لە هەموو کایەکانە ژنان هەن بوونیان هەیە ئیسا لە بواری ئابوووریە سیرەکەی ژنان لەگەڵ ئەم هەموو ئاستەنگە ئابوووریە لەگەڵ ئەم هەموو قەیرانە ئابوووریانە ژنان هاتنە دەرەوە خۆیان بە توانای خۆیان بە کارەکانیشان ئەوەنە نەبێ بەرهەمەکانیان ئەوەنە بەرهەمێکی زۆر گەورە نەبێت و ئەوە نەبێت کار بەڵێ کار لە بوجەی وڵاتە ئەکایە ئەبێتە ئەچێتە بوجەیەکی دیاری کراوە بەڵام لەگەڵ ئەوەیشە هەیە ئەمە هەنگاوێکی باشە کە ئیستا لە هەموو شوێنێکە هەن بەڵام گرنگی شەکە لەو شوێنانە هەن مافەکانیان پارێزراو بێت نەک بربەستیان بۆ دروست بکرێ یان هەندێ تووشی هەندێ کێشە ببنەوە لە شوێنی کاردا ئەو بیرە تونندڕەویانەی کە ئێستا باسیەکەی لەوەی کە سەر هەڵبداتەوە ئەبێتە کێشە بۆ بربەستە بێت لە بەردەم توانەکانی مافی ژنانە ئەتوانن ببنە کێشە و بیرە تونندڕەوانە یان هەر کێشەیەک یان ئەو بربەستانە چین کە بربەستن لە بەردەم توانەکانی ژنان یان دەرکەوتنی زیاتری ژنانە خۆی ئەو بربەستانە زۆر یعنی مێژوویە چەقی بەستۆ لە ناو هزری کۆمەڵە بۆیە یعنی لێ دەربازبوون زۆر ئاسان نییە ئەمە هی پرۆسەیەکیش نییە بڵێ تۆ بە ئان و ساتێک ئەتوانی لی دەرباز ببی پرۆسەیەکی درێژخایەنە لەوانەیە تۆ بەرنامەی کاتی و بێ ئیستا و ببێ بەرنامەی درێژخایەن و ببێ بەڵام گرنگ ئەوەی کە نەوەستی بە هیچ شێوەیەک بێدەنگ نەبی هەرچیش بێتە ڕێ هەموو گۆڕانکاریەکیش پێویستی بە قوربانی هەیە پێویستی بە تێکۆشان هەیە پێویستی بە هەوڵدان هەیە پێویستی بە بیری کراوە هەیە بۆیە ئەبێت یعنی بەردەوام بێت و ژنانیش سڵ ناکەنەوە لەو بربەستانەی لە بەردەمیانە هەیە لەو بیرە تونندڕەوانەی کە هەیە بەردەوامن لە چالاکی و لە بەدەستێنانی مافی خۆیان دەنگ هەڵبڕینی خۆیان باشە بێگومان بەشێکی
ئاسانکردنی ئەم ڕێگەیە بۆ خاتوونەکان ئەوەیە لە پەروەردەیە ئەوان ئەمە فێری منداڵەکانیان بە تایبەت منداڵە کوڕەکانیان بکەن کە ئەمەنە ئەوانیش کەسانێک نەبن کە بیر لە نابەرابەری و نایەکسانی مافی ژن و پیاو بکەنەوە. بەڕێی جەنابەت دایکانی کورد ئەتوانن چی بکەن بۆ ئەوەی کە ڕۆڵە کوڕەکانیان وا پەروەردە بکەن کە ئەوان هاوکار بن بۆ بەخشینی یان بۆ ئاسانکردنەوەی ئەم دابینکردنی مافی یەکسانیە. لە ڕاستیا من هەروەکو لە پێشیشۆ ئاماژەم پێکرد پەروەردەی خێزان گرنگترین فێرگەیە بۆ ئەوەی بۆ دروستکردنی یەکسانی لە کاتێکا کە لە خێزانە جیاوازی نەبێت لە بینی نەوەکانی خێزانە لە ئەندامی خێزانەکە کە بیشتێتە دەرەوەی ماڵی خۆی ئەو کەسە بڕوای بەو یەکسانی هەیە خۆشی پیادەیەکە ئەگەر لە فەرمانگە بێ لە ناو خوێندنگا بێ لە کۆمەڵا بێ لە هەر کارێکی ترابێ بەڵام ئەو جیاکاریە کە لە خێزان و دەست پێ بکە بەڕاستی ئەوە گەورەترین زەربە ئەدات لە زەبرەدا لەسەر ئەو نەهێشتنی ئەو جیاوازیە چونکە لە کاتێکا کە دایکێک یا باوکێک لە خێزانێکە جیاوازینەوەکانیانەکەن لە خوێندندا لە بەدەستێنانی کاردا لە هەر بوارێکی تردا کە مرۆڤ پێویستێتی ئالەم کاتادا ئەوە ڕەنگەداتۆ لەسەر کۆمەڵ ڕنگدانۆی ئەبێ لەسەر کۆمەڵ بۆیە بەدەر لە خێزانەکانیش گرنگە کە بەرنامەی پەروەردەیی هەموو خوێندنگاکان لە هەرێمی کوردستان و لە هەموو دنیاشا بەڵام ئێمە کە ئەڵێن مەبەسمان هەرێمی کوردستانە جەخت بکاتەوە لەو یەکسانیە و لەو هاوتاییەی کە تاکەکانی کۆمەڵ هەیەە. بەڵێ سەیوان خان میدیا ئەرکی چییە لەم نێوەندەیە بۆ پاراستنی مافەکانی ژنانیان بۆ پاراستنی ئەو هاوسەنگیە لە نێوان ژنان و پیاوەندە؟ میدیا کاریگەری زۆری هەیە لەسەر هەموو بوارێک هەمومان نزانین میدیا ئیتر ئەگەر دەسەڵاتی چوارەم بێ ئەگەر هەرچی ناو بنین میدیا گەورەترین کاریگەری هەیە لەسەر گۆڕانکاری عەقڵیەتەکان لەسەر هاوکاریکردنی مەسەلەکان ڕەوشەکان زۆر گرنگی هەیە بەڵام بەو مەرجەی ئەگەر میدیای پێچەوانە نەبێت چونکە لە ئێستا بەداخەوە کە سەیرەکەین بە تایبەتی لە سۆشیال میدیا و تۆڕە کۆمەڵایەتیەکانە میدیایەکی چاواشەکاری هەیە کە زۆر بە دژی ژن ئەوەستێت یعنی گرنگە ئەگەر ئەمانە سانسۆرێکیان لەسەر بێ یا نەک سانسۆر ئێمە لەگەڵ سانسۆر نین بەڵام گرنگە ئەگەر ڕێگە نەدرێت بەو جۆرە میدیانە بەو شێوەیە کە لە مەسلەکانی ژنان و لە مەسلە کۆمەڵایەتیەکان بەگشتی کەم بکەنەوە و کاریگەری پێچەوانەیان هەبێ لەسەر هزری کۆمەڵگا. سپاس بۆ بەڕێزت بە هیوای ئەوەی ڕۆژێک کە دووریش نەبێت ئێمە بیبینین کە لە شوێنانە لە دەرەوەی ماڵەوە خاتوونەکان بتوانن هاوشێوەی هاوکارە پیاوەکانیان متمانیان پێ بکرێت و کاتێک باسی خاتوونەکەکرێت ئەمەە نەوترێت بۆ نمونە من چۆن بۆ نمونە لە شوێنی کارەکەمە ژنێک بێت و ئەو ئەمری منکە بیر لە شایستەیەکە بکەین و بیر لەوە بکەینەوە هەر کەسێک شایستە بێ حەقی خۆیەتی بۆ شوێنە بگە بە خێراتنی بەڕێستەکەین سپاس بۆ ئێوەش سپاس بۆ بەرنامەکەتان.